هاوکاتی ئەوەی ئامادەکاری بەڕێوەیە بۆ گرنگترین ڕێڕەسمی ئاهەنگی واشنگتن بۆ گواستنەوەی دەسەڵات بە ئاشتیانە، کاردانەوەکان بەردەوامن لەسەر راپۆرتێکی دەستگای هەوڵگەری ئەمریکا کەوا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین فەرمانی هەڵمەتی پەلاماری سایبەری داوە بە مەبەستی یارمەتیدانی سەرکەوتنی دۆناڵد ترامپ. راپۆرتەکە زۆر ڕوونە. یەکەم، ڕووسەکان هەوڵیاندا دەست بخەنە ناو پرۆسەی هەڵبژاردنەکەوە. پەلاماری ئەلکترۆنی هاکردن کەوا ڕووسەکان ئەنجامیاندا بەشێک بوو لەو هەڵمەتە و خواستێکی ڕوونیان هەبوو لە ئاکامەکەی. سەرۆک ئۆباما گوتی توانای حکوومەتێکی بیانی بە هەند وەرنەگرت بوو بۆ دەستوەردان لە پرۆسەی دیموکراتی ئەمریکا. ڕووسەکان ویستیان دەستێ وەردەن و هەر ئەوەشیان کرد. ڕۆژی هەینی سەرۆکی داهاتووی ئەمریکا دۆناڵد ترامپ زانیاری پێدرا لەسەر راپۆرتەکەی هەواڵگەری. پرسیار کرا ئایا ترامپ دەرەنجامی راپۆرتەکەی قبول کردووە؟ ڕاوێژکاری باڵا کلیان کۆنوەی با کەناڵی NBC گوت کەوا رووسیا سەرکەوتوو نەبووە و ترامپ بە شێوەیەکی ڕەوا و دروست سەرۆکایەتی بردەوە. ترامپیش لە ڕێی تویتەرەوە گوتی راپۆرتەکەی هەواڵگەری ڕایگەیاندەوە کە بە تەواوەتی هیچ بەڵگەیەک نییە کەوا بڵێت هاکردنەکە کاری کردبێتە سەر ئەنجامەکەی. هەفتەی ڕابردوو سەرۆکی هەواڵگەری شایەتیدا کەوا ڕووسەکان لیستی ژمارەی دەنگەکانیان نەگۆڕیوە، بەڵام ئەوان ناتوانن بڕیار بدەن داخوا کردارەکانی مۆسکۆ کاریگەریان لەسەر دەنگدانی ئەمریکا بووە. لە هەمان کاتدا بەڵێنەکەی ترامپ بۆ چاکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و رووسیا بۆ هەیە بە هەنگاوێکی هەردوو حیزبەکە لە کۆنگرێس بنکۆڵ بکرێت. هیچ گومان لەوەدانە کەوا ڕووسەکان هاکیان کرد و پەلاماریان دا و زانیاریان دزی و پاشان دژی ئەمریکا بەکاریان هێنا و ئێمە پێویستە سزای تونتریش داسەپێنین. گومان لەوەدا نییە کە ڕووسەکان ئەو کاریان کردووە، بەڵام ڕەنگە ئێرانیەکان و چینیەکانیش لە ئایندەدا ئەم کارە بکەن. ئەلبەتە ئیمڕۆ دیموکراتەکان بوو سبەی نێکۆماریەکان دەبێت ئەگەر ئێمە ئەم کارە ڕانەگرین. ڕووسەکان بە بەردەوام نکۆڵیان لەوە کردووە کە هیچ ڕۆڵێکیان بوو بێت لە هاکردن یاخود بڵاوکردنەوەی زانیاری سەرچاوەکانی پارتی دیموکرات.